داروان حاجی حامید کە بە خۆشحاڵیەوە پێشترێکێک لە کارمەندانی دەستگای میدیایی کوردسات بووە لە باڵێن لە ئەو بەشەکارێک کرد کە پەیوەندی بە وەرزش هەبووە و یەکێک بووە لە کاربەندە چالاکەکان بە تایبەتیش لە ئەوروپا کە هەمیشە هەوڵی ئەدا هەواڵ و یاخود نوێترین هەواڵەکانمان بۆ بگوازێتەوە. لە ئێستادا بنوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا هەوڵەکانی چڕتر کردوێتەوە بۆ بەرزترکردنی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئیسپانیا و چەندین پرۆژەیان ئامادە کردووە و هەروەها چەندین پرۆژەشی پێشکەش کردووە لە نێوانیشاندا ئەو سێکتەرانەی کە تایبەتن بە بواری ڕۆشنبیری و کللتوری و هوەریەوە چەندین پرۆژەی تایبەتی ئامادە کردووە. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم بابەتاکەین و نوێترین کار و پرۆژەکانی داروان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر هاتی داروان، بەخێربی سەرچاو. زۆر خۆشحاڵ بووین کە پێشتر پەیامنێری کورسات نیوز بووی لە بەشی وەرزش و ئێستا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانی لە ئیسپانیا. ئەو هەستە چۆنە کە ئێستا هاتوویت لێرە و بەتایبەتیش لەگەڵ من دانیشتووی؟ سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ بینەران، سپاس بۆ ئەو وەسفا کوردستانەکان. خۆشەی بەڕێزیشە بێژەرێکی دیاری. خۆشحاڵم ئەم ئێوارە لە خزمەت بەڕێست و بەشێک لە هاوڕێ خۆشەویستەکانی پێشوم لێرە بینیەوە. دەستەکانت خۆش بێ. ئەتوانی پێناسەی کار و پرۆژە و چالاکیەکانی خۆتم بۆ بکەی لە ماوەی ئەو ماوەی کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەکەی لە ئیسپانیا؟ بەڵێ، من ماوەی 1 ساڵ و 2 مانگە دەست بەکار بووم وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتی ئیسپانیا و پورتوگال. نوێنەرایەتی حکوومەت لە هەموو وڵاتی ئامانجێکیە. حکوومەتی هەرێم 14 نوێنەرایەتی هەیە. نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە وڵاتی ئیسپانیا هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ ئەوەی گەشە بە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیسپانیا بات لە ڕوانگەی پێشخستنی ئابووری، گەشت و گوزاری و بازرگانی پیشەسازی، کولتور و ڕۆشنبیری و هونەر و وەرزش. تەوەرەی بەڕێزیشت بەردەوام لەسەر کولتور و هونەر و هونەر و ڕۆشنبیری. منیش ئەم ئێوارە تەنها باسی ئەو ئامانجانەکەم کە لە بواری بابڵین کولتور و هونەر و ڕۆشنبیری هەمانە. وڵاتی ئیسپانیا وەکو یەکێک لە بەهێزترین وڵاتەکان لە ئاستی ئەوروپا و جیهان دەوڵەمەندە بە شارستانیەت، بە کولتور و هونەر و ڕۆشنبیری. ئێمە هەوڵمان ناوە وەکو نوێنەرایەتی حکوومەت سوود لەم بابڵین کولتورە دۆڵەمەنەیان ببینین لە ڕێگەی بابڵین وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی ئیسپانی و وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نوێنەرایەتی ببینە پردێکی پەیوەندی و پەیوەندیەک دروستکەینە نێوان هەردوولا. ئەمە لەلایەک. لەلایەکیکەوە ئەو گروپانەی کە هەن گروپی شانۆیی و گروپی شێوەکاری و گروپەکانی کە هەوڵمان ناوە ئێمە هاوکاریان بکەین لە هەموو بوارەکانە بۆ ئەوەی کولتوری هەرێمی کوردستان بە ناوەندە ڕۆشنبیریەکانی وڵاتی ئیسپانیا بناسیێنین. زۆر باشە. ئێستا خۆت باست لەوە کرد کە ئیسپانیا یەکێک لە بەهێزترین و دەوڵەمەندترین وڵاتانەیە کە خاوەن شارستانیەت و کللتور و فەرهەنگی تایبەت بە خۆیەتی و ئێوە کار و پرۆژەکانتان تایبەتە بە دروستکردنی هەماهەنگی و پەیوەندی لە نێوان ئیسپانیا و هەم کوردستان. زۆرترین ئەو لایەنانە یان ئەو سێکتەرانە چین کە ئێوە فۆکەسێ خەنە سەر؟ بۆ نمونە ئەو بابەتە کللتوریانە چین کە ئێوە زیاتر ئەتانەوێت پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئیسپانیای پێ بەهێزتر بکەن. بەڵێ، ئێمە وەکو نوێنەرایەتی حکوومەت چەند پرۆژێکمان هەیە. پرۆژەی بابڵین کوردخایەن، مامناوەند و درێژخایەن. ئەمە لەلایەک. لەلایەکەوە لە ڕابردووە من پێش دەست بەکاربوونم وەکو نوێنەرایەتی حکوومەت بە سپاسەوە نوێنەرایەتی حکوومەت چەندین لە بواری هونەر و کولتوری چەندین ئیشی کاری کردووە و ئێمە لەسەر ئەو کارانە هەنێ ئیشمان کردووە، هەم لە بواری بابڵین کولتوری و هونەری و لە بواری ڕۆشنبیری. مەسەڵەن بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو هاوکار بووین لەوەی کە بابڵین جلی کوردی بە ناوەندە هینەکان بناسیین، ناوەندە ڕۆشنبیریەکانی وڵاتی ئیسپانیا لە ڕێگەی دیزاینەرەکانەوە. ئەمە لەلایەک. لەلایەکیکەوە لە هەنێک پرۆژەی کە هەیە کە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری لەسەر خەدین، ئەویش ئەوەیە کە بابڵین هەنێک کتێب هەیە، کتێبی گرنگن لە هەرێمی کوردستان. ئەو کتێبانە ئێستا لە هەوڵین بۆ ئەوەی وەرگێری زمانی ئیسپانی بخوێن و بخرێنە مەکتەبەکانی وڵاتی ئیسپانیاوە. بە هەمان شێوە هەنێک کتێبی گرنگیش هەن لە وڵاتی بابڵین
ئیسپانیا لە هەوڵین وەربگەڕن لەسەر زمانی کوردی و مەکتەبەکانی ئێرە سوودی لێ ببینن هەموو ئەمانە لە هەوڵەکانی نوێنەرایەتیمانن و ئێستش کە قسە لەگەڵ بەڕێ ساکەم با بڵین خێزانی مەلیکەی ئیسپانیا لە هەنێ وڵات هەنێک کەسایەتی داوت کردووە بە نوێنەرایەتی با بڵین خێزانی مەلیکە لە هەموو وڵاتەکان لە عێراقی 4 کەس بانگێش کراوە دوانیان لە با بڵین لە بەغا و دوانیشان لە هەرێمی کوردستان یەکیان لە هەولێر شانۆکارە یەکیان شانۆکارە لە هەرێمی کوردستان ئێستا ئەمڕۆ لە نوێنەرایەتی حکوومەت خۆشبەختانە ئێمە پێشوازیمان لێکردن و هاوکاریان بووین و سبەینێ لە شاری مەلەگا بەشداری پێشەنگایکی گەورەکەن لە بواری شانۆیی و ئێمە هاوکار بووین لە وارانە و هەوڵەکانمان شڕ کردوتەوە بۆ هەموو بوارەکانی کە لە بواری هونەر و کولتور زۆر باشە کەواتە ئەمە یەک تۆز وردی ئەەکەمەوە ئێستا ئاماژەت بەوە کرد کە چەندین پرۆژەتان هەیە و ئەوانیش وەکو وڵاتێک کە دەوڵەمەندن بە لایەنی کللتوری و شارستانی بۆ نمونە ئێمە چەندین بۆنەی تایبەتیمان هەیە یەک لەوانە نەورۆزە و چەندین بۆنەی ترمە هاوشێوەی ئەو بۆنانە لە وڵاتی ئیسپانیا هەیە بۆ ئەوەی کە بتوانن ئێوە نزیکایەتیەک دروست بکەن بڵێ خۆی ئاماژت بۆ کرد کە ئێمە بۆنەی نەورۆزمان هەیە ئەوان هەنێک بۆنەی تایبەتی خۆیان هەیە مەسەن یەکێک لەو بۆنانە ئەو فستیڤاڵی تەماتەیە کە ئەکرێ و دەنگەیاتەوە ئیسپانەکان ئەیانوێ ئەو کولتوری خۆیان بە هەموو جیهان بناسیێن لەو ڕێگەیەوە بۆنەیەکی کەیان هەیە یاری وەرشی گایە ئەوەی گاو هەنێک لەینەکان خەڵکێکی زۆر ئامادە بێ لەو بۆنەیە کە لە مانگی 5 ئاکرێت تا مانگی 6 ئەوانە دوو بۆنەی گرنگن لە وڵاتی ئیسپانیا کە هاوشانی جەژنی نەورۆز کە ئەوان گرنگی پێین و هەندێک بۆنەی تایبەتی خۆشیان هەیە ئەو بۆنانە ئەناسێنرێن بەڵام ئەمە زیاتر بۆنەن کە ئەیناسێن بە هەموو دنیا وەکو جەژنی نەورۆزی ئێمە بەڵام ئێمە ئامانجی خۆمان وەکو نوێنەرایەتی حکوومەت بەدەل لەو بۆنانە کە ئەمانەوێت کەسایەتیەکان بانگێش بکەین لێرە لە هەرێمی کوردستان هەنێک فستیڤاڵێکی ساڵانە فستیڤاڵ هەیە لە دووەک فستیڤاڵ هەیە لە سلێمانی فستیڤاڵی شانۆمان هەیە فستیڤاڵی سینەمامان هەیە جەژن و بۆنەکانمان هەیە ئێمە لەو فستیڤاڵانە هەوڵمان ناوە کەسایەتیە ینی لە هەوڵین لەگەڵ کەسایەتیە ڕۆشنبیریە و هونەرمەندەکانی ئیسپانیا بۆی بیان هێنینەوە هەرێمی کوردستان و بە هەمان شێوەش کوردستان خان هەنێک لە کەسایەتەکانی ئێرە بۆ بۆنەکانی ئەوێ بۆ پێشەنگەکان بانگێش بکەین من خۆم گەنج بووم یەکێ بووم لەو ئەتوانم بڵێم گەنجترین نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانم لە مەعانەتی گەنجتی ئەگەم لێرە لە هەرێمی کوردستان کە ئەیانەوێت دامیان کەی هاوکاریان بکەی ئێمە لە نوێنەرایەتی حکوومەت و بەندەش زیاتر فۆکسم لەسەر ئەوەیە لە ڕێگەی ڕێکخراوەکان و فاوندیشنەکان فۆند وەرگرین بۆ گەنجەکانمان بۆی هەری کار بڕەخسێن لە بواری هونەری بێ شانۆیی بێ کولتوری بێ بۆی بێنە دەرەوە ئەو دەرفەتیان بۆ بڕەخسێ ینی لە پێشکەوتنەکان پێشکەون و ئێمە کاری هاوبەشیشمانەیە وەکو پرۆژەی باڵین ئێستامان لەگەڵ هەردوو هاوتاکەم سەفیری ئیسپانی لە عێراق و سەفیری عێراق لە ئیسپانیا ینی پرۆژەی کولتوری و هونەریمان هەیە سەر خۆشبەختانە مانگی 12 لەگەڵ سەفارەتی عێراق لە ئیسپانیا لەگەڵ نوێنەرایەتی حکوومەت هەردوو لامان هینێکەکەین ینی ناونراوە 3 ڕۆژەی کولتوری و ڕۆشنبیری و هونەری لە وڵاتی ئیسپانیا لە شاری مەدید ئەکرێت لە هەموو وارەکان گروپی هەڵپەرچێ لێرە بانگێژەکەین و شانۆکارەکان هونەرمەندان و ئەو خانمانەی کە دەستڕەنگینن بە خواردنەوەی کوردەواری و هەمووانە ئێمە بانگێژ دەکەین بۆ ئەوەی لەوێ تێکەڵای ئێستا ئەم جۆرە بۆنانە کراوە لەوێ ساز کراوە ئەو بۆنانە هەنێک ئیش کراوە بەڵام ئەمە کارێکی هاوبەشە لە نێوان سەفارەتی عێراق و هەرێمی کوردستان کە تا ئێستا نەکراوە زۆر باشە بێگومان گروپی هەڵپەرکێ یەکێک لە گروپە چالاکەکانن لە کوردستان و لە سەرستێجی زۆرێک لە وڵاتانیش نمایشیان کردو ئەوان ئەمە یەکەم جارە سەردانی ئیسپانیا بکەنوە لەوێ نمایش بکەنیان پێشتریش نمایشیان کردو پێشتیش ئەو نمایشە هەبووە پێشتیش ئەو نمایشە هەبووە من ئاگادارم کە هەنێ ئیشی باش کراوە خۆشبەختانە و لەسەر ئەو شانەی ڕابردوو هەنێ ئیشی کە لە ئێستا و داهاتوو خەریکین ئەنجامیین و مانگی ڕابردوو لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە گروپێکی هەڵپەرچێ هاتە وڵاتی ئیسپانیا و هەنێ ئیشیان کرد هەنێ ئیشی باش کرا بۆ ئەوەی بە ناوەندەکانی ئەو وڵاتانە بناسێنرێن و ئەم گروپوشتانە سوودێکی باشێ بێ بۆ دروستکردنی پەیوەندیەکان لە ڕۆی ڕۆشنبیری و هونەری و کولتوریەوە و ئەمێ ئاماژەش بۆ بکەم ئێمە پێشتر لە نوێنەرایەتیمان لە هەوڵین لەگەڵ بۆی دەستە خوشکی دروستکەین لە نێوان شارەکانی ئیسپانیا و شانەکانی هەرێمی کوردستان بینەر هەندێک کات من خۆم بینیومە ئەڵێن ئەم دەستە خوشیانە سوودی چییە سوودەکەی ئەوەیە مەسەرەن کاتی دەستە خوشکی لە نێوان سلێمانی و شارێکی ئیسپانیا یا لە نێوان هەولێر و شارێکی ئیسپانیا دروست دەکرێت
ئەو دەستە خوشتیە لە چەند بوارە کارکرێت با بڵین بواری ڕۆشنبیری و کولتوری ئەو شارە و ئەو شاری کە دەستە خوشیەکەی تیاکرێت ئەمانە گرنگی خۆی ئەبێت بەدڵنیایەوە لەوە ئێمە هەوڵەکانمان چ کردوتەوە بووی لەگەڵ هەر دەستە خوشتێک لە بواری ڕۆشنبیری و هونەری و کولتوری ئەو ئامانجانە جێبەجێ بکەین و ئەمێ ئاماژەش بەوە بکەم لە هەرێمی کوردستان هەر کەسێک پرۆژەیەکی هەبێت لە هەر شارێک بێت وەزارەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرایەتی هەیە لە هەموو شارەکان ئەتوانێت پرۆژەی خۆی لە ڕێگەی بەڕێوەبەرایەتەکانەوە تەقدیم بکات بۆ وەزارەتی ڕۆشنبیری لە وەزارەتی ڕۆشنبیریەوە هێتە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ئاراستی نوێنەرایەتیمان دەکرێت وەکو نوێنەرایەتی حکوومەت ئێمە لەگەڵ تیمەکەم هەڵسەنگاندنی بۆکەین ئەگەر باش ئێمە هاوکاری ینی دەستی هاوکاری بۆ درێژەکەین بۆی بودجێکمان لەبەردەستایە بۆ ئەو بابەتانە ئەگەر بگونجێ لەگەڵ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ زیاتر لە چ بوارێک هەموو بوارەکان لە بواری شانۆ بێ لە بواری سینەما بێ لە بواری هیچ مەرجێک هەیە بۆ بەشداریکردنی ئەو کەسانەیان ئەو پرۆژانە بەستەنا پرۆژەکە لەگەڵ سیاسەتی حکوومەتی هەرێم بگونجێت و لەگەڵ سیاسەتی وەزارەتی ڕۆشنبیری بگونجێت ئەگەر گەنجێک فیلمێکی هەبێ یان چوزان پێشانگایەکی شێوەکاری یان کارێکی شانۆی کە ئەویان بە گروپە بە دڵنیایەوە ئێمە دامیانەکەین و هاوکاریانەکەین من وەکو نوێنەرایەتی حکوومەت و خۆم وەکو نوێنەری حکوومەت پێشتر پرۆژەیەک هاتە بەردەستم لە بواری دیزاین ئێمە بەشی کولتور و ڕۆشنبیریمان هەیە لە با بڵین نوێنەرایەتی حکوومەت پرۆژەکەی بەردەستم هەڵسەنگاندنی بۆکەم سێر یەکەم بزانم ئەمە لەگەڵ سیاسەتی حکوومەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان ئەگونجێ و ئەبێتە هۆی پێشخستنی کولتوری حکوومەت بە ناوەندەکانی با بڵین ئەو وڵاتە لە ماوەکانی ڕابردوو پرۆژەیەک هاتە بەردەستم دیزاینەرێک ئەویست جلی کوردی بە ناوەندەکانی ئەو وڵاتە بناسیێنێت پرۆژەکەم بەدڵ بوو بەشێک لە بودجەکە ئێمە تەشخیصمان کرد و ئیشەکەش کرا و بە ناوەندە ڕۆشنبیریەکانی ئەو وڵاتەمان ناسان و هەچ کەسێکی کەش لەو بوارە هەچ گروپێک هەچ با بڵین لە بواری شانۆ ڕۆشنبیری کولتوری هونەری لە هەموو کۆی بوارەکان پرۆژیان هەبێ ئێمە هاوکاریانین و ئێمە بەدەل لەوەش ئێمە خۆمان لە هەوڵین لەگەڵ ڕێکخراوەکان ڕێکخراو ڕۆشنبیریەکان کولتوریەکانی ئێوێ بۆی بتوانین فەندیان وەرگین و هاوکاریان بکەین بۆ ئەوەی هەری کاریان بۆ بدۆزینەوە لە هەموو ئەو بوارانە هەوڵەکانمان سوود کردوێتەوە بۆ ئەوەی لەو بوارانە سوود ببینین زۆر باشە حەزەکەم ڕای ئەوان بۆ چوون ڕاو بۆ چوونی ئەوان ببین بزانم کاتێککە گروپە هونەرەکانی ئێمە یان گروپی هەڵپەرکێیان هەر بابەتێکی ترکە سەردانی ئەوەیان کردو و کارەکانیان نمایش کردووە ئەوان ڕاو بۆ چوون و سەرنجیان چی بۆ لەسەر کارە هونەرەکان و پرۆژە هونەرەکانی کوردستان مەبەستی ئیسپانیەکانە بەڵێ وڵی توانم بڵێم هەرێمی کوردستان خان زۆر دەوڵەمەندە بە کولتور و هونەر لە هەموو بوارەکانە بەجددی ئەوان سەرسامن بە جلی کوردی و بە هەڵپەرکی کوردی و بە دەستڕنجینی ئێوەش تا خواردنی کوردیتان نەخوارد باسی بە دەستڕنجینی خانمانی کوردی من وەکو خۆم وەکو داراوان بۆچونم وایە هیچ خواردنێک ناکاتە خواردنی کابانی کوردی بەڕێی خۆم بەڕێی ئیسپانیەکانی شەروان و پێشتیش ماوەی 12 ساڵ لە فەڕەنسا بووم فەڕەنسیەکانی شار هەمان بۆ چوونیانە بوو بۆیە زۆر دەستڕەنگینن خانمی کورد بە ئەمە نەبێتە وەسف و مجامەلە بە هین بە سەرسامن بە خواردنەکانیان بە کولتوری هەرێمی کوردستان سەرسامن بە جلی کوردی سەرسامن بە هەڵپەرچی کوردی سەرسامن بەوانە سەرسامن ئێمە وەکو هەرێمی کوردستان دەوڵەمەندین بە کولتور بەزەوێ بزانین چۆن بەنەوەی دەوڵەتی بکەین چۆن بتوانین بیخێنە خزمەتی کولتور و هونەر و ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بدڵنیایەوە ئیشمان لەسەر هەموو ئەو وارانە کردو و بەردەوامیشین ینی بەردەوامی لەگەڵ ناوەندە ڕۆشنبیریەکان کولتوریەکان سەقافیەکانی ئێوێ و بە چەندین پرۆژەی کوردخایەن مام ناوەند درێژخایەن لە هەوڵین بۆ ئەوەی زۆرترین چالاکی لە بواری کولتور و هونەر و شارستانیەت ئێمە بتوانین جێبەجێ بکەین. زۆر باشە پێشتر پەیامنێری کوردسات بووی لە ئەوروپا ئەم کامیان بەلاتەوە زیاتر خۆشتر بوو ئەو کاتی کە پەیامنێری ئێرە بوویوە لەگەڵ بەشێک لە کارمەندانی ئێرە لەوێ کارتانە کریان ئەم ئیشەی ئێستت با بڵین ئەسانی پرسیارێکی زۆر قورسە هی بەجددین من دەزانم کە لەوێ زیکرایەتی زۆر خۆشتان هەیە و یادەوەری زۆر تایبەتیتان خۆشە بەجددی لەلایەکەوە ینی بەتوان بڵێم ئەوەی کە برادران بیستومەتەوە تاکە ڕۆژنامەنووسی وەرشی کورد بووم لە نێو یاریگاکانی ئەوروپا بوتیان لە هەمووی عێراق وڵا ئەوەی کە بزانم پێشتر کە ڕێگە پێدراوی ناو یاریگاکانی ئەوروپا بووم کە ئەوش لە ڕێگەی کورسات و شاشەڕەنگینەکەەوە ئەو دەرفەترە ڕاستە خۆم چالاک بووم بەڵام هەم کارمەندەکان و هەم ئێوە و هەم بەڕێوەی گشتی کورساتی شکاک دیێری لەتیف زۆر هاوکار و سەپۆرتم بوو کە توانیمان بگەین بەو خۆناغا ئەویشەی پێشووترم زۆر خۆش بوو بەڵام من وەکو خۆم پرۆژەم هەیە پرۆژەکان یانی تومحمێ لە ژیانمە
8 ساڵ بەردەوام ئەوی شەمە کرد پێم وابوو ئیتر کاتی ئەوەیە کە زیاتر خزمەت بە شێوازێکی کە ئەمی خزمەتی وەرزشکەم ئەو کاتێک کە دەنگ و ڕەنگی وەرزشکارانم لەناو ئەگەیان بە یاریزانەکان بە ڕایەنەرەکان لە کۆنفرانسەکانەوە 8 ساڵ بەس بوو پێم وابوو خۆشتر پێ بڵێن خۆزگە نەڕۆشتە یانە بڵێن بڕۆ پێم وایە ئەو کاتی ئەو هاتبوو کە ئێستا من نەزانم کە ئەچمە ناو بازار کە ئەچمە شوێنەکەکان ئەڵێن کاکدارەوەن زۆر حەزەکەین لە کۆنفرانسەکان ببینینەوە بەڵام پێم تموحم بوو بە شێوازێکی کە خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و هەوڵاتیان هەرێمی کوردستان بکەم و ئێستا نوێنەرایەتیمان بەشێکی لە بواری وەرزش ئیژەکە لە بواری وەرزش ئەتوانین مەسەڵەن کەسایەتیەکان بە پیشەیکردنی یاریزانەکان بە نێودەوڵەتیکردنیان لەو ڕۆنگەیەوە ئەتوانم خزمەت بکەم بۆ وەڵامی پرسیارەکەشێ بەڕاستی ئیشەکەی ئێسم پێخۆشترە پێم وایە ئەتوانم زیاتر خزمەت بکەم بە هەرێمی کوردستان چونکە کاتی پەیامنێری وەرزش بووم سەنا لە بواری وەرزش ئەمتوانی خزمەت بکەم بەڵام ئێستا کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانم ئەتوانم لە بواری وەرزش هونەر و کولتور ڕۆشنبیری و شارستانیەت بازرگانی و پیشەسازی لە هەموو بوارەکان پەیوەندیەکانمان گەشە پێبین و بیگەینە بەرزترین ئاست و هەرواشم کردووە بەڵام ئەوەش بەتەنها نەکراوە یعنی خۆشبەختانە هەموو ئەو تیمەی کە لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەیە کە بەرپرسی فەرمانگە و جێگری بەرپرسی فەرمانگە و ئەو فەرمانبەرانی لەوێن زۆر هاوکار بوون و لەوەش گرنگتر ئەوەیە کە خۆشبەختانە سەفارەتی ئیسپانی لە عێراق و سەفارەتی عێراق لە ئیسپانیا پەیوەندیەکی تۆکمەمان دروست کردوەوە بە تایبەتی ئەم چەند مانگەی داهاتوو و هەنێ پرۆژەی گرنگمان هەیە لە هەموو بوارەکان بە تایبەتی کولتور و هونەر و وەرزش لە داهاتووە وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان هاوشانی ئەو وەزارەتانی کە داوەتمان کردوون لە ماوەکانی ڕابردوو لە ماوەی 1 ساڵی دەست بەکاربوونم 5 وەزیری حکوومەتی هەرێمی کوردستانم داوەتی ئیسپانیا کردووە ئێستاش لە هەوڵەکانمان شر کردوێتەوە بۆ ئەوەی وەزیری ڕۆشنبیری هەرێمی کوردستان لەگەڵ تیمێکە لە داهاتووە داوەت بکەین بۆی لەگەڵ هاوتاکەی خۆی و چەند ناوەندێکی ڕۆشنبیری ئەو وڵاتە کۆبوونەوە بکات بۆ گەشەکردنی پەیوەندیەکانی وەرزش و هونەر و باڵێن کولتوری جێگە دەستان دیارە زۆر سپاس دەکەم کە میوارێ لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز دارەوان حاجی حامید نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتی ئیسپانیا سپاس دەکەم جارێکی تر زۆر زۆر بەخێر بێ من تۆزی عراقم کردەوە لەبەر ئینارەکانی ئەو ڕاتون بەزمخانات بەخێر بێ سەرچاومان زۆر زۆر سپاس